لە مێژەوە دەزانرا بڕیاری شەڕ واشتی لە ئەمریکا تەنیا لە نێو کۆشکی سپی دەدرێت، بەڵام واقعی ساڵی 2026 پێمان دەڵێت وێزگەکانی سوتەمەنی هاوبەشێکی شاراوە و کاریگەری ئەو بڕیارن. لەگەڵ توندبوونەوەی هێرشەکانی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەرێران، ململانەکە خێراگەیشتە گیرفانی هاوڵاتیانی ئەمریکی و نرخی گاڵۆنێک بنزین لە هەفتەیەکدا $9 بەرز بووە. مێژوو دەیسەلمێنێت جەماوەریبوونی هەر سەرۆکێک لە ئەمریکا بەستراوەتەوە بە نرخی سوتەمەنیەوە. ئێستا ئیدارەی ترامپ ئەم فشارە بە قوڵی هەست پێ دەکات. بەرزبوونەوەی نرخی نەوتی جیهانی ڕاستەوخۆ دەبێتە هۆی ناڕەزایەتی لە سندوقەکانی دەنگداندا. ئالان والت، گەورە توێژەر لە ئەنجومەنی ئەتڵەسی، ئاماژە بەوە دەکات مانەوەی نرخەکان بە بەرزی بۆ 6 مانگ هەڕەشە لە پێگەی پارتی کۆماری لە هەڵبژاردننی نیوەی کۆنگرێز دەکات. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە، واشنتۆن بڕیاریدا 172 ملیۆن بەرمیل لایە دەگی استراتیژی بەکار بهێنێت. ئەم هەنگاوە نیشانەی ترسی ڕاستەقینەی ترامپە لە تێچووی وزە. گارچی ئەمریکا 415 ملیۆن بەرمیل یەدەگی هەیە، بەڵام خەرجکردنی بەم خێراییە دەیکاتە دیلیکات. جگەلەوەش لەوانەیە ئەم بژاردەیە تا ئاستێک بازار هێور بکاتەوە، بەڵام چارەسەرێکی کاتیە لە بەردەم قەیرانێک کە لەوانەیە ماوەیەکی زۆر بخایەنێت و فشارێکی نێودەوڵەتی وا دروست بکات ئەو یەدەگە کەمەی ئەمریکا توانای قەرەبووکردنەوەی نەبێت. لەلایەکی دیکەوە کێشەکە تەنیا نەوتی ئێران نییە کە لە بنەڕەتدا خۆی گەمارۆی لەسەر بوو، بەڵام پەککەوتنی گواستنەوەی وزەیە لە کەنداو کە کاریگەری لەسەر هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیاش هەیە. ئێستاش ئەمریکا لە بەردەم 3 ڕێگەی سەرەکیدایە. 1. هەوڵدان بۆ کۆتایی هێنان بە شەڕ لە ڕێگەی ڕێکەوتنی سیاسی یان یەکلاکردنەوەی خێرایی سەربازی. 2. دوورکەوتنەوە لە لێدانی ژێرخانی نەوتی ئێران بۆ ڕێگری لە شۆکی نەوتی جیهانی. 3. جەختکردنەوە لەسەر پاراستنی گەروی هورمز لە بری فراوانکردنی شەڕ. لە کۆتاییدا هەرچەندە پابەندی واشنتۆن بەرامبەر هاوپەیمانەکانی و خواستیشی بۆ خستنی ئێران وا بکەن نەتوانێت بە خێرایی لە شەڕەکە پاشەکشە بکات، بەڵام ڕاستیەکی سەلماو هەیە کە بەرژەوەندی هاوڵاتی ئەمریکی لە پەمپەکانی بانزیندایە، نەک دۆسیە ئەتۆمی ئێران. بۆیە ڕەنگە نرخی بنزین کۆتایی بە شەڕ نەهێنێت، بەڵام بێگومان بەر لەوەی سەقامگیری نێوخۆیی تێک بدات تەمەنی شەڕەکە و سنووری هەڵپە دەرەکیەکانی ئیدارەی ئەمریکا دیاری دەکات.